سڵاوتان لەبێت بیرێرانی شاپرێس ئێستا ئێمە لە سووری قەزای سیدەکانی دیارە لە شەوی ڕابردە شەپۆلێکی بارانبارین ڕوو لە ناوچەک کردووە وەک لە دیمەنەکان دەبینین کە تا ئێستاش بە شەوەی پسر بەردەوە ئەمە دیارە بارانی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بە تایبەت ساڵی ڕابردوو کە بەو پێی ئەو ئامارەی ئێمە وەرمانگرتووە ڕێژەی بارانبارنی ئەم ساڵ خۆشکەرە بە پێی ئامارێکی بەرپرسی هۆبەی کشتتوکاڵی سیدەکان کە بۆ شاپرێس ئاشکرای کرد لە 2 مانگی دەوە تاوەکو ئێستا کە ئەمڕۆ ئێمە قسەی تێدا دەکەین نزیک 180 میلین بارانباریوە لەو ناوچەیە و لە چیاکانی سوورەکەش بەفرباریەوە بە تایبەتی چواردەوری سووری برادۆز بە بەفر داپۆشراوە سپی پۆش بوون دیمەنەکان زۆر جوان و سنجڕاکێش بوون ئەمە شوا دەکات کە هاوڵاتیان ڕۆژانە سەردانی شاخ و تەپۆکانی ئەو ناوچەی بکەن بۆ گرتنی وێنەی یادگاری و کات بەسەر بدن لەو ناوچیانە کە وا دەکات دیمەنی جوان بە ناوچەکە بەخشیەوە بە تایبەتی لە ڕووی ئەوەی کە بەفریان گرتووە دیارە ئەمڕۆژ لە چیاکان بەفرباریوە و کە ئێستاش وەک لە دیمەنەکان دەیبینن تەواوی ناوچەکە چواردەوری ناوچەکە دەمەوێت ئاماژەی پێ بکەم بە تەمومش داپۆشراوە کە تا ئێستا لەو ناوچەیە بارانبارینیش تا ئێستا کە بەردەوامە لەو ناوچەیە خۆشبەختانە بەهۆی ئەمساڵ بەهۆی بارانبارینەوە تا ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازرا و لەو ناوچەیە ڕوونی نەداوە کە بێتە هۆی مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان لەو ناوچەیەدا کە سەرڕای ئەوەی کە بارانێکی باش باریەوە بەڵام تا ئێستا هیچ ڕووداوێک ڕووی نەداوە لە ناوچەکەدا تا ئێستا بارانبارین بەردەوامە